بینە ڕێمەڕستڵای خۆی گۆرتان لێبێت من فەرما حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم لەم بەرنمەیەدا لەگەڵ دوو بەڕێزی شارەزای سیاسی تاوەتوی قۆناغەکانی دوای ڕاپەڕین دەکەین و بە لێکۆتەکانی ڕاپەڕین لەسەر ئەو قۆناغانە دیارە دەمانەوەی شرۆڤەوە بکەین کە بۆچی ڕاپەڕین سیستەمی باسی لە کۆڵکردینەوە بەڵام ڕاپەڕین ئەمەی نەکردە خاوەنی سیستەمێکی سیاسی سەلامەت و بێگرفت بۆچی ڕاپەڕین نەکرایە ئامڕاست بۆ گەورەکردنی دیموکراسی و بناغەی دەستوری و هەروەها دەوڵەتی یاسا و یاسا سەروەری ئەو قوربانیانەی کە بۆ ڕاپەڕین دران یاخود ئەو دەستکەوتانی لە دوای ڕاپەڕین بەدەزاتن لە ئاستی و قوربانیە گەورە نەبوون کە لە ڕاپەڕیندا دراون و هەروەها دەمانێت بپرسین بۆچی لە قۆناغەکانی دوای ڕاپەڕین لە بری ئەوەی ئەزمموی دیموکراسی گەشە بکات با پێچەوانەوە لە قۆناغە جیاجیەکاندا ئەزمموی دیموکراسی و سیاسی لە هەرێمی کوردستاندا بەرەو پوکانەوە ڕۆژ بەڕێزانم تەوەرە لەگەڵ هەردوو بەڕێزان ئومێد خەرب داخی توێژەر و مامۆستای زانکۆ هەروە بەڕێز ئاریان ڕەوف مامۆستای زانکۆ شرۆڤە دەکەین بەڕێزنە هەردوولاتان بەخێر بێن و دەستان خۆش کاگوبێت لە بەڕێستەوە دەست پێ دەکەم دەمەوێت بە کورتی پرسم بۆچی ڕاپەڕین ئێمە نەکردە خاوەنی نظامێکی سیاسی باش هەرچەندە ڕەنگە زۆر وەڵام هەبێت ئەگەر بە کورتی بچینەوە بابەتەکە و دەتر پرسیارێکە لێ دەکەم. بێگومان ئەگەر قسە لەسەرەوە بکەین ڕەنگە بتوانین دەستنیشانی زۆر هۆکاری کاریگەر بکەین کە لەگەڵەوەی گەلی کوردستان گەلێکی تێکەوە شەر و قوربانی دەرا گەلێکە خەونێکی قوڵی ئازادی و بەدیهێنانی مافەکانی خۆی هەبووە لەم پێناوەشدا بەرە ڕووی یەکێک لە ستەمکارترین و مستەبیترین سیستەمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە سیستەمی بەعسی عێراقی بۆتەوە و قوربانی زۆری دا و ڕاپەڕینی کردووە و حکومڕانی خۆی لەم مەرێمە جێژی کردووە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە دوای تەجروبەیەکی 25 ساڵە دوای چارێکە سەدەیەک لە حکومڕانی ئێمە ئەبینین کە هێشتا سیستەمێک لە کوردستانە بینا نەکراوە کە ئاستی خەڵکی کوردستانە بێ بەلانی کەمەوە بەڕێی من دەتوانین کۆمەڵێک هۆکار دەستنیشانکەین یەکەم هۆکارەوەیە کە لە دوای ڕاپەڕینەوە ڕاستەوخۆ حیزب لەباتی بوو بە بەدیلی یاسا بوو بە بەدیلی دام و دەستگاکان دەسەڵات و بەرژەوەندی حیزبی ئاراستی حیزبی ئینقلابی کرد بەسەر تەواوی ئەو دام و دەستگایانەی کە کۆمەلگا بەڕێوە بەوە بەشێکە لە حکومڕانی کوردی ینی ئەگەر ورتر کەمێک ئەم مەفهومە ورد بکەمەوە ینی مەسەلەن تۆ سیستەم لە هەر کۆمەلگایەکە چی یەکەم بۆ نمونە تۆ ئەبێ جیاکردنەوەی دەسڵاتەکانت هەبێت لە حکومەتە هەستێ دەسڵاتی تەشریعی و تەنفیزی لە وڵاتە لە یەکتر جاکەیتەوە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە بۆ هۆی باڵادەستی حیزبەکان لە هەرێمی کوردستانی عێراقا دەسڵاتەکان لە یەکتر جا نەکراوە بە پێچەوانەوە حیزب بەڵێ بەسەر دەسڵاتی دادوەریە هەبوو و باڵادەستی بەسەر دەسڵاتی جێبەجێکردنە هەبوو و باڵادەستی بەسەر دەسڵاتی تەشریعی و یاسادانانە هەبوو و ڕێگە نەدراکە دادگاکان سەربەخۆ بێ ڕێگە نەدا پەرلەمان وەکو دام و دەستگایەکی ئەکتیڤ لە ژیانی کۆمەلگایە مراقب بێ بەسەر حکومەتەوە و چاودێری کارەکانی بکاوە بتوانێت مۆدلێک لە ڕقابە بهێنێتە ئاراوە کە حکومەت دوور بێت لە گەندەڵی و دوور بێت لە بڕیاری خراپ دیسانەوە لە ڕێگەی حیزبەوە لە ژیانی فەزای مەدەنی کۆمەلگایە سەیتەرەکرا بەسەر کۆمەلگای مەدەنی لە کوردستانە هەموو حیزبەکان هاتن ڕێکخراوی پاشکۆی و تایبەت بە خوانیان دروست کرد ڕێکخراوی قوتابیانیان دروست کرد ڕێکخراوی مامۆستایان دروست کرد هەموو ئەمانە بزوتنەوە مەدەنیەکان و بزوتنەوە کۆمەڵاتەکانیان لە کوردستان ناکوشت هاتن حیزبەکان یەک بە یەک دەستیان بەسەر میدیایە گرت میدیایان کوشت و ئەم میدیانە هەمووی بوو بە میدیای حیزبی بە دەگمەن و تاک و تەراو بە ئیمکانەتی زۆر مەحدودەوە و لە ساڵانێکی زۆر درەنگ وەختە میدیای ئەهلی لە کوردستانە هاتە ئاراوە هەموو ئەمانە کوردستانی بەرەو ئەو ئاراستەیە بێت کە هیچ سیستەمێک لە کوردستانە بینا نەکرێت کە بنەمایکی ئەوەی دوای ڕاپەڕین تۆ ناوی ئەنەی چی ئەمەی چی جۆرە نیزامێک یاخودەر بۆ خۆی ئەمە پێی دەوترێت نیزام من باوەڕم وانێ لە کوردستانە سیستەم هەبێ لە کوردستانە سیستەم نییە دەسەڵاتێک هەیە ئەوەی کە فۆکۆی ئەمە پێی ناوی دەنێ باڕێوە بردننی شێوازێکی دیاریکراو لە ئیدارەکردنی قەیران و بارۆدۆخێکی تایبەت ئەمە هەیە لە کوردستانە تۆ سیستەمت لە کوردستان هەبێ نە پەرلەمانی ئەکتیڤ دەبێت نە دادگای سەربەخۆت هەبێ نە موئەسەساتی منەظەماتی مجتەمەعی مەدەنی بە شێوەیەکی بە درێژایی ئەو ساڵانەی دوای ڕاپەڕین ئەمە نەبوو بە درێژای ئەو ساڵانی دوای ڕاپەڕین لەم حتاوەکو ساڵانی ئەم دووەیە زۆر بەدەگمەن جوڵەی مەدەنی جوڵەی پەرلەمانی بینراوە لەو ساڵانی ڕابردووە کۆمەڵێک کارکراوە بەڵام دیسانەوە
هەژمونی بێسیستەمی، هەژمونی دەسەڵاتی حیزب، هەژمونی ئارەزومەندانی دەسەڵات و کەسی سیاسی کە چی دەوێ و بەرژەوەندی چی دەوێ و مەزاجی چی دەوێ ئەمە ئینقلابی کردووە بەسەر شێوازی حکومڕانی هەرێمی کوردستانە و سەرنجام ئەوەی خوڵقانۆ کە هەیە. باش کاگومت خوشک باس لەوەت کرد ینی لە ڕاپەڕین گەلی کوردیا خۆت کۆمەڵگەی کوردێکێک لە هەرە گەورەترین دیکتاتۆرەکانی لە ناو بردیا خۆت ڕاماڵی لە هەرێمی کوردستان داوە ڕاپەڕین لە دژی باشە ڕوخاندنی ڕژێمێک ئاسانتریا خۆ دروستکردنی سیستەمێک کامیان گرانترە بۆچی ئێمە گەلی کورتوانی ئەو ڕژێمە ڕابماڵێ بەڵام نەتوانە سیستەمێک دروست بکرێت لە دوای ڕاپەڕین لە ڕاستیدا گەلی کورد لە دوای ڕاپەڕینەوە بە شێوەیەکی بەرچاو بتمانی خۆی بەو هێزە سیاسیانە بەخشی کە لە شۆڕشەوە هاتبوون چ لە ڕێگەی شەرعەتی شۆڕژگیاری و باوەڕبوون بە نفوزی شۆڕژگیاریەوە چ لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە کە لە 92 هەڵبژاردن کراوە تا ئێستا بەو کۆمەڵە هەڵبژاردنە خەڵکی ئێمە متمانی خۆی بەمانە بەخشیەوە لەسەر ئەساسی ئەم متمانەیە چاوەڕێی پێچێنانی سیستەم بووە، چاوەڕێی پێچێنانی عەدالەت بووە، چاوەڕێی پێچێنانی دیموکراتیزەکردنی دام و دەستگاکانی حکومڕانی بووە. بەڵام لە ڕاستیدا ئەم چاوەڕوانیانە هیچیان بەدی نەهاتون. لەو چاوەڕوانیانەدا ئێمە بە هەڵە چوین کە متمانە درا بەم دەسەڵاتێک کە ئێستا هەیە تا ئێستا وجودی هەیە بەو شەرعەتی شۆڕژگاری بۆ سندوقی انتخاباتی بەڕێز باس کرد. بەدڵنیاییەوە بە باوەڕی من دەنگدانی خەڵک بە هێزە سیاسەکانی کوردستان ئەگەرچی ئەو باوەڕی پێ بەوەکو هێزێک ئەتوانێت عەدالەتی بۆ بەدی بێنێ بەڵام دەرکەوت لانی کەمی عەدالەت لە هەرێمی کوردستانە بەدی نهاتووە ئەو نسبەتە هەرە زۆری گەندەڵی ئەو نسبەتە هەرە زۆری بەفیڕۆدانی سامانی نیشتیمانی لە وڵاتەیە باشترین نموزجە لەسەرەوەی کە عەدالەتی لانی کەمی عەدالەت لەم کۆمەلگایە تحقیق نەبووە و پێم وایە ئەمە بەتەنها قسەی منێ نییە مەسئولینی سیاسی حکوومەت و حیزبەکانیش ئەمە ئیقرار ئەکەن و ئەوانیش لەوە تێگەشتون کە مؤسساتی دیموکراسی لە وڵاتەیە بینا نەکراوە دادگاکان سەربەخۆنین مؤسساتی مجتمعی مەدەنی و میدیاکان بەشم ڕای تۆ بزانم لەسەر پرسیاری کە کردم ڕوخاندنی دیکتاتۆرێک ئاسانترە خۆ دروستکردنی نظامێکی سەلامەت ڕوخاندنی دیکتاتۆرێک ئاسانترە بۆچی دروستکردنی نظامێک ئەوەندە گران لە کاتێک تۆ هەموو هۆکارەکان باس کردتە حیزب بووە لە خاڵ یەکەوە تا ئاخریار حیزب بۆ کار بوو ئەوەی نەهێڵێت بە تەسەوری من یەکێک لە سلبیاتە هەرە قورسەکان کە لە دوای ڕاپەڕین هاتۆتە ئاراوە و لەم 25 ساڵی ڕابردووە دروست بووە ئەویش ئەوەیە کە کەسایەتی کورد لە کوردستانی عێراقا شێوێنراوە بۆتە کەسایەتیەکی مزەیف بۆتە کەسایەتیە کە لە یەک کاتا لە ئیزدیواجێتێکی سەیرە بەس و سیاسیەکانە یاخود ئەو مۆدێرە لە حکومڕانی لە وڵاتەیە بووە ئەم فۆرمە لە کەسایەتی ئەو مۆدێل لە پەروەردەیە ئەو مۆدێل لە سیاسی و ژیانکردنا ئەم فۆرمە لە کەسایەتی دروست کردووە کە ناتوانێت سیستەم بینا بکە کەسایەتێکە دژاتی گەندەڵی دەکا باشکرا بەڵام خۆی لە ژێرەوە بۆی بکرێت گەندەڵی دەکا ئەوەی عەلیوەردی باسێکە کەسایەتێکی مزەوجە کەسایەتیەکە دژاتی دیکتاتۆرەکە بەدەم بەڵام خۆی بچێتە سەر کورسی حکوم دەبێت بە دیکتاتۆر کەسایەتیەکە دژی واستە و مەحسوولێتە خۆی دەیکا بۆ بسمە کاگەریان کاگەران دەمێ ئەوە لە بەڕێز بپرسیمای لە دوای ڕاپەڕینەوە جگە لە ڕوخاندن و نەمانی سیستەمی بەعز بەسەر خەڵکی باشووری کوردستانەوە دوای ئەو قۆناغی ئێمە چی کەمان بەدەزێنە سەرەتا کاتتان باش دەستخۆشی بۆ بەنامەچەکەتان ئەوەی کێمە بەدەستمان هێنا هەڵبژاردنێ بوو کە کرا ئەو هەڵبژاردنە لایەن پاتە سیاسەکان و بڕای لەسەردرا بە بڕای من هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە ئامانج لە دروستکردنی دام و دەستگای دەوڵەتی لە هەرێمی کوردستان لە بەرنامەی پارتە سیاسەکانە نەبوو بەڵکو ئامانج لەو هەڵبژاردنە کە بەحساب پرۆسەیەکە بۆ دروستکردنی دام و دەستگای دەوڵەتی و دواتریش برەودانە بە دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەمە ئامانج نەبوو بەڵکو ئامانجەکە تەنها بریتی بوو لەوەی ئایا پارسەنگی ئەم هێزە سیاسیان لە چی ناوچەیەکە دواتر لە ڕێگەی ئەوە بتوانن باڵادەستی حەزب بەسەر ئەو ناوچانەی خۆیانە جێبەجێ بکەن بەڵگەش بوو ئەمە بین لە دوای کەمترین لە ماوەیەکی زۆر کەم لە حکومڕانیە دوو هێزی سیاسی دەسەڵاتدار شەڕێکی ناوخۆ خەڵقیان تاوەکو سێش لێکەوتەکانی هەبوو بۆیە گەرم بڵێن لە دوای ڕاپەڕین دەستکەوتمانە بوو تەنها جوگرافیامان دەستکەوتووە بەڵام ئەوەی کە بوترێ دام و دەستگای دەوڵەتی دروست بکەین جوگرافیا سنوورێکمان هێنایەکە پێ بوترێ هەرێمی کوردستان قسەیەکی ژێ ینی پێش ڕاپەڕینی ژەگەر بەبێ کەرکووک ڕازی بوونایە و جوگرافیا دەدرابە ئەوە با بڵێن قسە بێمە قسە لەسەر واقعەکەین وەکۆی کە لە دوای ڕاپەڕین با بڵێن سنوورێکی جوگرافیایی کەیتر حکوومەتی عێراقی بە حکمی
جەنگی کوێتەوە هەرێمی کورد با بڵێن هێزە سیاسەکان ئەتوان دای بڕن لە حکوومەتی عێراقی دواتر ناوچەیەکی با بڵێن پارێزرایی بۆ دروستەکرێ ئەم جوگرافیامان بەدەستێنە بەڵام تەماشاکەی لە ئاستی دام و دەستگای دەوڵەتیە ئەدام و دەستگای دەوڵەتەکان ئیفلیجەکردن حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان هەر لەو ساتەوەختەوە ئیفلیجەکردن ئەوەی کە تەحەکوم بەدەسەڵاتەوەکە حەزبی سیاسی لە ناوچەی زۆنی زەرد و زۆنی سەوز دروستە بێ بەس کاکارێن ئەو جوگرافیایی دوای بەعسکە باسکردن بەدەستمێنە بووە جوگرافیایەکی سەقامگیر بۆ خەڵکی جیاواز لەو جوگرافیایی کە لە سەردەمی بەعز جوگرافیای ترس و توقاندن بوو ئەگەر با بڵێن بۆ هێزێکی سیاسی لە ناوچەی زەردا بەڵێ بە هەمان شواز ترس و تۆقاندن بوو ئەگەر حەزبی بەعس خەڵکی دەرکرد بە هەمان شواز ئەم دوو هێزە سیاسیش ژنگیکی وایان دروست کرد خەڵکی زرد لە ناوچەی سەوزانە توانی بگوزارێنە ژیان بە هەمان شاز بە ناوچەی تریش بە هەمان شاز بۆیە ئەمە باشترین بەڵگەی لەوەی کە کاتی جیاوازی هەبوومان جیاوازانیان قبول ناکرد ئەو جیاوازانیان تەنها قبول و کە لە چوارچێی خۆیانە کۆبن و ئەمە ئەومانایەوە نییە با بڵێن حەزبی بەعس لەمان باشتر و بەڵام واقعی حاڵ کە لێکدانەوەیەکەی ئەم ژنگەی بۆ ئێمە دروست کرد هەتاوەکو دروستبوونی با بڵێن کۆتایی هاتنی سیستەمی با بڵێن نظامی بەعس لە عێراقا لە دوای 2023 بە ناچاری ئەم دوو هێزە سیاسی سەر لە نوێ حکوومەت تشکیلەکەنەوە دووبارە بە حسابی حکوومەتێکی یەکگرتو و پەرلەمانێکی یەکگرتو دروستەکەن بەڵام ئەوش بە ئیفلیجی بە ڕۆڵێکی پەرلەمانێکە و کاتێ ئەم دوو هێزە سیاسیە ئەیانوێ لە پەرلەمانە نەکو منزەرە ویستۆ بۆ جوانکردنی و دۆخەکە خۆیان بەڵام دوای ئەوەی کە لە 2000 ئەتوانین بڵێن لە 2007 بەدواوە کە بزوتنەوەیەکی با بڵێن جەماوەری کارا بەرامبەر بە ئەم دۆخە دروست ئەبێ خەڵق قبول ئەم دۆخەیە ناکە خۆپیشاندان لە شارەکان بە گشتی سەرەڵدا و خۆپیشاندانە ترس لام هێزە سیاسان دروستەکە ئەو من ئەگەر بچمەوە حاڵەتی پێشتر باز بکەم لە پێش هەرێمی با بڵێن لە ڕاپڕنا دۆخێک دێتەکایەمە توانین بڵێن دوو هێز دروستە بێ هێزێکی کۆنە پارێز هێزێکیشان ئەوەیە کە نوێخواز ئەم هێزە نوێخوازێ بریتێ لەو خەڵکە ڕۆشنبیر و خەڵکو نووسەرە کە بە شوازێکی با بڵێن پەرتەوازە خۆیانیان پێ کۆ ناکرێتەوە دەرەنجامی شەڕیش با بڵێن گوتارەکانی کاریگەری نابێ بەڵام لە دوای 2007 ئەم جیلەیە ئەم با بڵێن بزوتنەوە نوێخوازیە کە پەرتەوازە و خۆی لە کۆمەڵە خەڵکی نوخبە و ڕۆشنبیرابینێتەوە واکەنە کۆمەلگای کوردی هۆشارەکەنەوە دەرەنجام کۆمەڵە خۆپیشاندان دێتەکەوە سەرنجام ئێمە هێزی سیاسی با بڵێن ئافمکەی لە 2009 ئۆپۆزیسیۆن دروستە بێ ئۆپۆزیسیۆن بەکارابوونەوە دەرەنجامی ئەو ناڕازیبوونەی خەڵک بۆیە ئەمە گۆڕانکاریەک لێرە دێتەکە ئەنیگەر بڵێن بەرهەمی ڕاپەڕین بە بڕای من لە دوای 2007 بەس هەر ویستم سەرنجی تۆش بزانم ینی ئەوەی لە دوای ڕاپەڕین دروست بوو ئەوە چی پێ دڵ ینی تۆ بۆ خۆت وەکو توێژەرێک ناویدەنەی چی زۆر ئەو شێوازە لە حکومڕانی بە ئێستاشەوە ئێمە ڕەنگە ساڵونی نموزجێکی جوانمان هەبێت لە حکومڕانی چی جۆرە پێوەی نظامێکی بەسەردا جێبەجێ دەبێت تەمان ئێمە لە چوارچێوە ئەو سیستەمانەی کە لە زانستە سیاسەکان باسەکرێ چۆن بیناسینەمە چییە؟ هیچ شتێک لەم پێوەرانە ناتوانێت بەسەر ئەم فۆرمە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەرقرار بکرێت بەڵام کۆمەڵی دراساتی نوێ هەیە ئەم فۆرمە حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەیە لە چوارچێوەی فۆرمی حکومڕانی خراپەکانە نەک باشەکان ئەم فۆرمە حکومڕانیش ئەچێتە چوارچێوەی فۆرمێکی تایبەت لە حکومڕانیەوە کە پێوترە کلیپتۆکراسی یاخود فەرمانڕەوایی چەتەکان ڕێک ئەوەی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە تەماشای بکەین لە ڕوانگەی پێوەرەکانی ئەم فۆرمە لە حکومڕانیە هەموو ئەو بنەمانێتە ئەتوانین بڵێن ئەم فۆرمە حکومڕانیە ئەچێتە چوارچێوە ئەو فۆرمە قسەی گژەیە دەوترێت ینی خۆناقی دوای ڕاپەڕین خۆناقی حکومڕانی ئەوەی کە تۆ باسی دەکەی ینی جۆرێک لە سەقافەی بەعسی و مۆدلی بەعسیان کۆپی کردووە بە زۆرێک لە جۆرەکان جێبەجێیان کردو مێزە سیاسەنێکە دەسەڵاتیانە بۆ لە باشووری کوردستان پێم وابێ ئەو گرفت و ململانیە و شەڕێک کە لە زەمەنی شاخە هەبووە ئەویان هێناوەتەوە شاربان نەڵێ نمۆزجی بەعس چکە بەشێک لەم هێزە سیاسیانە فکری نوێخوازی پێ و ئامانجی شێتی تا ڕادەیەک جێبەجێکە بەڵام پاساوی ئەوەی هەیە کە ژینگەی سیاسی هەرێمی کوردستان قبولی ئەوە ناکە بۆیە ناکرێت بڵێن بەو مطلقەیە کە هەمان ڕێتمی باسە بەڵام لە ڕەفتارەکانە کە وەکو پێشتر ئاماژەمە پێدا جیاوازی لە زۆنی زەردا ناتوانێت بژی جیاوازیش لە زۆنی سەوزە بە هەمان شێواز ناتوانێت بژی ئەبێ بڕۆن بۆ شوێنەکانی تر ئەمە بەشێکە لە ئەو فۆرمەی کە بەداخەوە لە پێشترا هەبووە باش کاگومێت دەوتری هەموو جۆرە ڕاپەڕین و شۆڕشێک بۆ خۆی ڕاپەڕین ئامرازە بۆ گەیشتن بە نیزام بەم لۆژیکە توانین بڵێن تا ئێستا ڕاپەڕین تاو نەکراوە لە بەروی مجەڕەد ڕاپەڕین ئامرازێک بۆ ئەوی نظامێکی سەلامەت و بێگرفت دروست بکرێت کە خەڵک لە سایدا کەرامەتی پارێزراو بێت ئازاد بێت دیموکراسی گەشە بکات ژیانێکی ئارامی هەبێت بەم لۆژیکە دەتوانین چۆن وەسفی دوای ڕاپەڕین بکەین کە هێشتا
ئامرازەکە هەبوو دەسەڵاتە دیکتاتۆرەکە نەماوە بەڵام نیزامەکە دروست نەبوو بۆ خۆشت دەڵێ ئەوە جۆرێکە لە ناسیستەمی کاگەرانیش وەک باسی کردکە بە حکومڕانی چەتەکان باسی کرد. بەڵێ هەڵبەتە یەکێک لە تێزە هەرە مەشهورەکان کە شۆڕش و ڕاپەڕینی پێخوێنێتەوە وەزیفەی گەوری شۆڕش حەزم لێ لەسەر ئەواڵوەستە چییە؟ بەڵێ هەڵبەتە شۆڕش پێش ئەوەی هەر شتێک بێت بریتە لە جیهان بینیەکی نوێ پێش ئەوەی هەر شتێک بێت بریتە لە هوشیارێکی شۆڕش گێرانە لەگەڵ هەر شۆڕش و بزوتنەوەیەکی چەکداریدا هوشیارێکی شۆڕش گێرانە و گەشەکردنێکی ئەخلاقی دیموکراسی بوونی نەبێ ئەو شۆڕشە مەترسیدارە مەفروزە لەگەڵ هەموو جوولانەوەیکی شۆڕژگێڕیدا ڕوتی گەشتەکردنی ئەو هۆشیارە چۆنە گەڕوونیکەیتەوە هۆشیارمە بەسێکی جۆرە هۆشیارێکەکە ئەو شیارەیە کە پێتەڵێ ئامانجەکانی شۆڕش چییە؟ شۆڕش ئەوێت چی بینا بکە؟ چ مۆدێلێک لە فەرمانڕەوایی، چ مۆدێلێک لە بەڕێوەبردننی کۆمەلگا، چ مۆدێلێک لە ڕێخستنی علااقەتی تاکەکەس بە دەوڵەتەوە، چ مۆدێلێک لە ڕێخستنی پەیوەندی دام و دەستگاکانی حکوومەت بە یەکتریەوە دادگا و پەرلەمان و حکوومەت بە یەکتریەوە هەموو ئەمانە وەڵامی هەموو ئەم پرسیارانەت پێایەتەوە و فەلسفەی شۆڕش لەسەر ئەم بناغەیەدا دەمەستێت مەفروزە شۆڕش فەلسفەیەکی ڕوونی هەبێ و پراکتیکێکی ڕوونی هەبێ بۆ ئەوەی ئەمە بێتە ناو خۆناغەوە بەڵام بەداخەوە لە بەشی هەرە گەورەی دنیای بینیوانە شۆڕش لە دوای وەرگرتنی دەسەڵات بەرەو جۆرێک لە حکومڕانی تاکڕەوی دەچێت بەرەو جۆرێک لە خۆسەپاندن و حساب نەکردن بۆ دەنگی جیاواز و بۆ ڕەنگی جیاواز و بۆ مافە مەدەنەکان بەس نمونەی باشیژەیە کە بەرەو ئەمە نەتیجەی ئیجابی لێکەوتێتەوە ئەکرێ شۆڕش نەتیجە ئیجابی هەبێ بەڵام شتی هەرە گرنگ ئەوەیە کە هەر بەرەو پێشچوونێک لە دەسەڵاتداری شۆڕشە مەفروزە بەرەو پێشچوونێکی وشیاری و دیموکراسی لەگەڵا بێ اینجا ئیمکانی ئەوەیەکی ژەیە دەگوترێت ئەو زوڵمەستەمەی کە بەعز لە ساڵانی حکومڕانی خۆیدا لە باشووری کوردستان کردی یعنی بای ئەو بوو کە خەڵکی بە هەموو تووڕێیانە ڕوبەڕووی ببنەوە بێ ئەوەی لەوێ پێویست بە هۆشیارێک هەبێت کە وەک تۆ باسی دەکەی پێویستە لەو شۆڕشەیە هەبێت بەڵێ بێگومان ڕاپەڕین و شۆڕش ڕاپەڕین بە تایبەت لە ناو شارەکان و بەرامبەر بە سیستەمێکی فاشستی وەکو بەعس ڕەنگە بە پلەی یەکەم پێویستی بە تووڕەبوونێکی جەماوەری گەورە بێ پێویستی بەوە هەبێ کە ڕقێکی گەورە لەم سیستەمە هەبێ و مرۆڤگەلێک هەنجانی قوربانیدانیان هەیە بەرامبەر بەم سیستەمە تەحەدایشی گەورە و نەخێرشی گەورە ئەخەنە ڕوو بەڵام سیستەم قۆناغی دوای ڕاپەڕین شتێکی دیکەیە تەنها بە حەماس و بە تووڕەبوونی جەماوەری ئەمە بینا ناکرێت بەڵکو پێویستی بە دڵسۆزی هەیە پێویستی بە هوشیاریەکی بەڕێوەبردن هەیە پێویستی بە نیەتێکی ڕاست هەیە بۆ بیناکردنی دامودەستگای دەوڵەتی کە لە کوردستانە وەکو مامۆستایان ئەمەشی پێکرد حیزبەکان لە کوردستانە لە ئەزمموی خۆیانە ئەوە نیشانی هەموو لایەکدا هیچ نیەتێکی ڕاستەخینە بۆ بیناکردنی دەوڵەت و دامودەستگای دیموکراسی لە کوردستانە بوونی نەبووە هەر بۆیەشە ئەوەی ئەوان کردیان داگیرکردنی دەسەڵات بوو بە کوردی پێم بڵێ وەزیفەی گەورەی شۆڕش چییە تۆ باسی پێویستیەکانی شۆڕشت کرد وەزیفەی گەورەی شۆڕش هەموو شۆڕشێک بە کۆمەڵێک مژدەی گەورەوە دێ بە کۆمەڵە خەونەوە پێویستە چی بکات ینی وەزیفەی گەورە چییە بۆی پێ بڵێن شۆڕش بریتە لە بیناکردنی مۆدیلێکی تازە لە ژیانکردن مۆدیلێکی تازە لە بەڕێوەبردن و حکومڕانی بەدیهێنانی جۆرێکی باش و ممکن لە عەدالەتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگایە قسەیەک هەمیشە دەکرێت یعنی لە یادەکانی ڕاپەڕیندا کە ئێمەوە لە بۆنەکاندا ئایا ڕاپەڕین هەمیشە ئەم پرسیارە تەقلیدیە دەکرێت ئایا ئامانجەکانی خۆی پێکاوە یا خودنا ئەم پرسیارە ئەگەر بە شێوەیەکی کە بیکەی نازانم چی لە ئامانجەکان هێناوەتە دی ڕاپەڕین کە تۆ ئەو وەزیفانەی کە باستی ڕاپەڕین و شۆڕش پێویستە هەیبێت بە زۆرێک لە زۆرەکان وجودی نییە لە واقعیت ئەبێ پرسیار لەسەرەوە بکەین ئامانجەکانی ڕاپەڕین چییە ئەگەر ئامانجەکانی ڕاپەڕین بەو نەفەسەیە بێت کە بریتی بێت لە کۆتایی هێنان بە حکومڕانی بەعز بەسەر هەرێمی کوردستانە بۆ لە ئامانجەکەی بەدیهێناوە ئەگەر بریتی بێت لە کۆتایی هێنان بە چەسانەوەی نەتەوەی چەسانەوەی عەرەبێک بەرامبەر بە کوردێک بۆڵێ ئەم مۆدێلە لە چەسانەوەی لە کوردستانە کۆتایی بێناوە بەڵام ئەگەر ئامانجی ڕاپەڕین بریتی بە لە بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵاتی نەخێر بەدی نەهێناوە ئەگەر ئامانجی ڕاپەڕین بریتی بە لە بەدیهێنانی ئازادیەکی یەکسان هەلی یەکسان مافی یەکسان بۆ هەموو هەوڵاتیان بەبێ جیاوازی سیاسی دینی ڕەگەزی نەخێر ئەمەی بەدی نەهێناوە فۆرمێکی دیکە لە چەسانەوە ڕەنگە چەسانەوەیکی کولتوری بێ چەسانەوەیکی ئابووری بێ چەسانەوەیکی سیاسی بێ لەم کۆمەلگانەیە بە دۆ ڕاپەڕین دروست بێتەوە کاگەرێن بەڕێست باس لە ئامانجێ سیاسەکان کرد لە مەراحلی پێش ڕاپەڕین و لە نقطەی تەحولی ڕاپەڕیندا گوتت ئەوان هەر ئامانجێ بۆ خۆیان دروستکردنی نیزامێکی سیاسی بێکێشە نەبووە ئەمە مانای ئەوەیە کە بگەینە و باوەڕێکە ئێمە سیاسیانە لە ئەساسدا لەگەڵ خەڵکی ڕاستگۆ نەبوون لە خۆناغی ڕاپەڕینیشدا
خەڵکی ئامانجێکی بوو کە بەعز لە کۆڵ خۆی بکاتەوە سیاسیەکانیش ئامانجێکی کیانە بوو وەکو مامۆستامێت فەرمووی هەر هەمان ڕام هەیە من لەوە بالفعل ئەگەر ئامانجەکەەوە بێت لە حەزبی بەعس ڕزگارمان بێت لە چەسانەوەی نەتۆیەک با بڵێن سەردەستەی نەتۆیەک بەسەر نەتۆیەکتر بێ بەڵێ لەمە ئامانج بەدی هات بانشی شارینەوە ڕەنگە ئامانجی سەرەتایی خەڵک ئەمە بوو مهمەوەی هێزێکی سیاسی کوردی حکومڕانی بکە بەڵام خۆم هێزە سیاسیە ئەبووای بەمە بۆستات ئەم هێزە سیاسیە کە متمانەی داوە بە ئەم با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان متمانەی داوە بەم هێزە سیاسیانە ئەبوایە بەرەو فۆرمێکی تر لە جیاوازتر لە فۆرمیەکانی تر لەم ناوچە هەیە بڕۆشتا ئەو شەوەیە کە هەمیشە لە زەمەنی شاخایە لە ناوی حزبەکانی خۆیانە دیموکراتی و نیشتیمانی و مەسەلەی عەدالەتی اجتماعی و ئەو شتانیان هێناوەکەیەوە ئەمانیان بهێناتکە بەڵام بەداخەوە وەکو واقع ئێمەی بین ئەمە ڕووی نەدا بۆیە لە ڕوانگەی واقعیەوە کە تەماشای بکەین چکە کاتی ئێمە سیستەمێکی سیاسی خوێنەوە لە ڕوانگەی تیۆرۆ نایخوێنەوە لە ڕوانگەی واقعەوە چی هێناوەتەکە لە ڕوانگەی واقعەوە بێچوانەی ئەم بنەمایانەی خۆیان بەڵام خەڵکی هەرێمی کوردستان ڕوئیە ڕەنگە تەنهاوە بێ وەکو پێشتر مامۆستا پێدا چەسانەوەی نەتەوەی سەردەستەی نەتۆیەکی تر ڕزگاری بێت تۆتت یعنی نەدەبوو وەزیفەی حیزبەکانی خود ئەریکیان لەوێدا بوەستێ لە دوای ڕزگاربوونی ئێمە لە بەعس کەواتە ئێمە هێشتا لە قۆناغی نەوەدەکانین وەستاین لە قۆناغە ڕەنگە لە قۆناغ بە قۆناغ ئێمە بەرز و نزمیمان کردبێ ڕەنگە قۆناغ بە قۆناغیش خەڵک ئومێدی لا دروست بوو بێ بەڵام هەمیشە کە کاتێگاتەوەی کە با بڵێن ئیرادەی خەڵک زاڵ بێ هەمیشە ئەم هێزە سیاسیانە پاشەکشە ئەکەن لەو بنەمایانەی کە هەبووە بۆیە گرفتەکە لێرە یعنی هەر کاتێک ئەم هێزە سیاسیانە با بڵێن دۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکە ڕوە کە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بەسەر هێزە سیاسەکانەوە زاڵ بێ بتوانێت گۆڕانکاریەک بۆ خزمەت بە هەرێمی کوردستان بۆی هەنگاوی بنێ بۆ ئەوی کە خۆیان ناوێ ناوە دەوڵەت بێنتەکە ئەم هێزە سیاسانە پاشەکشەکەن لە با بڵێن کاری خۆیان وەکو پێشتر ئاماژەم پێدا لە 92 کە هەڵبژارد نەکرێ بە دواتر کە ئومێدەکە بێ مؤسسەیەک دروستەکە وەکو دیکۆریش بێ بە ناوی پەرلەمان حکومەت دروستەکە بەڵام دواتر نەخێر ئەم وەزیفە لەم دوانەوەری گرێتەوە بە حەزم هەتاوەکو 2003 لە دوای 2003 بە ناچاری حکومەت تەشکیلەکەن و لە 2006 دووبارە ئومێدێک لای خەڵکی هەرێمی کوردستان دروستە بێتەوە بەڵام دووبارە هەم پاشەکشەکەن و هەتاوەکو 2009 هەم ئومێدێک دروستە بێ تا 2011 بێ پێشەوانەوە هەم دووبارە لە 2000 با بڵێن لە تازە لە 2013 تۆ دێتەوە مؤسساتی دەوڵەتی هەموو شکست پێن هێزە سیاسیانە گەر ئەفم کەی هەر کاتێک قۆناغێک پارسەنگی هێزی هاوڵاتیان بەسەریانە زاڵ بێ پاشەکشەکەن بۆ ئەوەی ئەو کۆنە ئەوکو پێشترتممان ناوێنێ هێزی کۆنە پارێز ئەو دۆخەی کە دروستیان کرد لە هەرێمی کوردستان کۆتایی پێنێت بەڵکو گەرەندەوترێ دانی لە دوای ڕاپەڕینەوە ساڵ لە دوای ساڵ حیزب قەبەتر و قەڵەوتر و گەورەتر بووە بە پێچوان و دامەزراوە حکومیەکان یاخود دامەزراو نیشتمانەکان بچووکتر و ئیرادیان لاواازتر بووە ئەمە لەبەر چی یاخود چۆن ئەم پرۆسەیە ڕوویداوە ئەمە بە پرۆسس کراوە یاخود هەر بۆ خۆی ئیرادێکی لاوازە بۆ کە ئەم دەسەڵاتی بە حیزب بەخشیوە با بڵێ ئەمە چی کاتێ مؤسساتی دەوڵەتی دام و دەستگای دەوڵەتی بەهێز بوو هەمشار حەزب بەهێز بوو بەڵام هەندێک جار لە وەکو پێڵام کرد قۆناغ بە قۆناغی جیاوازدا حیزب گەورەتر هاتووەمەدان ئەو ڕۆمە سەر و قسەی جەنابەتەوە بەڵام لە چی کاتێکە ئەم دام و دەستگایانە ئاکتیڤ بوونەتەوە تا ڕادێک لەو کاتەی کە خەڵکی هەرێمی کوردستان ناڕازی بۆ ئەم هێزە سیاسیانە ناچار بوون ئەم ڕۆڵەی پێ بدەن کە ناچار بوو ئەم ڕۆڵی پێبن بەڵام کاتێک کە باشترین نموزجی شەڕی داعشەکە هاتووە لەبەرەوەی لەم کاتەیە عفم کە لە 2011 لە 2009 ئاراستەی با بڵێن هێزی مەدەنی لە هەرێمی کوردستانە گەورە ئەبێت هێزە سیاسەکان وردە پاشەکشەکەن لەوەی کە لە ڕابردووا کردویان ناچارە بن ڕۆڵ بدەن بەدام و دەستگا دەوڵەتەکان بەڵام کە شەڕی داعش دێ و کاتە بینن هێزی مەدەنی ڕۆڵی ئەو توی نامێنی هێزی عسکەری دێتەکایەوە لە ناوچەکە تەماشاکەی دووبارە سەر لە نوێ دام و دەستگا دەوڵەتەکان لاواز دەکەنەوە ڕۆڵی حەزب فراوانترەکەن ینی کەوابێ ئەوە حەزبەر کاتێ بیوە دام و دەستگا دەوڵەتەکان تۆزێ ڕۆڵ پێ بدە هەر کاتێکیش بیوە لاوازی بکات لە چی کاتێکە لەو کاتێکە ئاراستەی با بڵێن پارسەنگی هێزی جەماوەری هێزی مەدەنی زیادەکە دەستخۆش ڕۆڵی پێ ئەدرێتەوە کاگومێت هەموو زۆرینەی و شۆڕشانی کە کراوە یاخود زۆرینەی و گەلانی کە شۆڕش دەکەن لە دوای شۆڕش لە دوایەوەی کە دەسەڵات دەگرنە دەست ینی هەمیشە و هێزە سیاسیانە هەوڵ دەدەن کە نمونەیەکی جوان پیشان بدەن یاخود عاتیفەی دەور و بەڕا بکێشن تەجروبەی کوردی چۆنە بینی لە دوای ئەوەیان هەوڵ و ئیرادە هەبوو بۆ بابەتە تەجروبەی کوردی دوای ئازاد بوون دەمەوێت لەسەرەوە قسم بۆ بکەین بەڵێ خۆی گومان لەوەدانە هەموو شۆڕشێک بە کۆمەڵێک خەون و پەیامەوە دێت و پێشتر باسمان کرد
لەگەڵ سەرەتاکانی شۆڕشە هیچ شۆڕشێک نییە لە دنیاە بە ملیۆنها ئینسان هەلهەلەی بۆ لە نەدابێ بۆی نەهات بێت دەسەرجادا چەپڵی بۆ لە نەدابێ پشتگیری نەکرد بێ و ئەم شۆڕشە مژدەی گەورەی بە کۆمەلگاکان ڕانەگەاند بێ و هەرێکێک لەم شۆڕشانە لە ئەزمموی خۆیان هاتێتە سەر ئەوەی کە چۆن حکومڕانیەکە پرسیارەکە ئەمەیە و تاقیکردنەوەی ئەزمموی حکومڕانی بریتە لە تێستی یەکبەیەکی شۆڕشەکان لە مێژووە کە بینیومانە هەر شۆڕشێک ڕادەی سەرکەوتنی هەر شۆڕشێک بە ڕادەی دەرچوونی ئەپێورێ لەو تێستەی کە لە قۆناغی حکومداریە ئەیکا ئەگەر بڕیار بێت حکومڕانی هەرێمی شۆڕشی کورد لە پێناو بەدیهێنانی ژیانێکی دادپەروەرانە بوو بێ لە پێناو بیناکردنی ئینسانی ئازاد و ئینسانی باوەڕ بەخۆ بوو لە پێناو بەدیهێنانی ئازادی بۆ هەموو هەوڵاتیان بەبێ هیچ جۆرە فشارێک بێ ئەگەر لەمەیە بێ بە باوەڕی من ئاماجەکانی شۆڕشی کو دەبەدەم پرسیارێکی گەورە و لە بەردەم قەیرانێکی یەکجا قوڵی شایە بەڕاستی لە هەموو ئەم ئاسانەیە هەوڵاتی ئەمە لە ڕۆژگاری ئەمڕۆیە پڕە لە گلەی گەورە پڕە لە نەڕەزیاتی گەورە بەرامبەر بەم سیستەمە حکومڕانەی کە بەدەمی ئەو شۆڕشە کوردیە هەمیشە کە باسی قەیران و نەهامەتی و بێدادەکانی خەڵکی دەکرێت کە ئێستا دەکرێت بڵێن لە لووتکایە خۆت لە ترۆپکە دەگوترێت قسێکی ژێ دەگوترێت ئەم قەیرانە قەیرانی ئەمڕۆ دوێنێ و پێرەنین بەڵکو قەیرانێکن ئۆتۆماتیکی لە دوای ڕاپەڕینەوە قەیرانانە بناغیان دروست بوو یاخود بناغیان بۆ دانراوە ئەمە بە تەواوی ڕاستە ئەمە بەستمەوەی لەسەر نقطەی تەحولی قۆناغی ڕاپەڕین بۆ دوای ڕاپەڕین قسە بکەیت ئایا ئێمە کێشەکان لەوێدا بناغیان دانرا لە ڕاستیدا لە قۆناغی پێش ڕاپەڕینە کۆمەڵێک هەلومەرجت هەیە کۆتایی دێت و کۆمەڵێ هەلومەرجیشت هەیە درێژە دەکێشێت بە هەمان نەفەسی قۆناغی پێش ڕاپەڕێنەوە ئەوەی کە کۆتایی دێت حکومڕانی بەعس لە هەرێما کۆتایی دێت چەسانەوە لەسەر بناغی جیاوازی نەتەوەی کوردستانە کۆتایی دێت بەڵام ئەوەی کا درێژەی دەبێت بریتە لە دەسەڵاتدارێتیەکی هەژمونگەرا بەسەر کۆمەلگایە ڕێگەنەدان بە ئازادی مەدەنی لە کوردستانە وەکو پێویست چیمان لە بەعز دەچێت وەکو پێویست ئەمانە کۆمەڵێک نەریتن کە لە ڕاستیدا نەریتێک لە ناو بەعسا ممارەسە کراوە پارتیە کوردەکانیش بە شێوەیەکی بەرچاو ئەمانیان دووبارە کردوەوە یعنی چۆن حکومڕانی بەعس لە عێراق یەکێک لە ئیشەکانی ئەوە بوو دادگاکانی بێواتا کردبوو دادگاکانی بێواتا کردبوو دادگا هیچ دەسڵاتێکی ڕاستەقی دادگایش بە هەمان شێوە بێواتە لە لێپرسینەوەی مەسئولینی حکوومەتی بەعسا لە دوای ڕاپەڕێنیشەوە هەتاوەکو ئێستا دادگاکانی هەرێمی کوردستان یەک مەسئولی کوردیان لەسەر گەندەڵی سزانە داوە لەسەر دزیکردن سزانە داوە لەسەر جاسوسی و فاید سزانە داوە لەسەر خیانەتی شەڕی ناوخۆ سزانە داوە ئەمە هێمای چییە؟ هێمای ئەوەی تۆ دادگایەکت هەیە سەربەخۆنی لە دەرکردنی قەرارش بدا هێزی ئەمنی لە کوردستانە ئەم قەرارە جێبەجێ ناکە تۆ لە مۆدیلی حکومڕانی عێراقیە ڕێکخراوی مەدەنی دی کە فشار بخاتە سەردام و دەستگاکان یەکە بە یەکە لەشە کۆنتترۆلی بەعسەیە بەڵام لە دوای قۆناغی ڕاپەڕین جیاوازەکە ئەوە بوو لە باتیەوەی تەنها لەلایەن بەعس و کۆنتترۆل بکرێت لەیان ده حیزب بۆ کۆنتترۆل کراوە یعنی فرەحیزبیەک هەیە بەڵام ئەم فرەحیزبیە دیسانەوە مەساحی ئازادی بۆ خۆیان بۆ هێز سیاسەکانی بەڕەوا بینیەوە بەڵام بۆ کۆمەلگای مەدەنی بۆ ئینسانی ئازادی بەڕەوا نبینیوە ئەمە نەتائیجی خراپی دوای ڕاپەڕین بوو و بەداخەوە چارەنووسێکی غەمجینە و زۆر سیف و قەفەتباریە بوو قسێکی ژێ دەوترێت بێ ناوچەکە و دەوروبەری هەرێمی کوردستان بێەیەکە ئەوەندەی معارەزە بۆ ئەوەی قۆناغەکانی دوای ڕاپەڕین بەلا ڕێدا ببرێن ئەوەندە معارەز نییە بۆ ئەوەی نظامێکی باش دروست بێت واتە هێز سیاسەکانی ئێرە هەمیشە ئیلهام لە ڕژێمە دیکتاتۆرەکانی دەوروبەر وەردەگرین ناوچەکە ناوچێکی پڕکێشە و قەیراناویە ئاسان نییە کە شوێنێکی سەلامەت و پڕدیموکراسی یاخود نیمچە دیموکراسی لێرە دروست بکرێت ئەمەش ڕاستە مێزە سیاسیانە ئیلهامیان لە دەوروبەر وەرگرتووە من بەعکسەوە پێم وایە هەرێمی کوردستانی عێراق باشترین فرسەتی لە بەردەما بوو بۆ ئەوەی کە بینای مؤسساتی دەوڵەتی بکە بینای دام و دەستگای دیموکراسی بکە بەڵام ناکرد لە دوای ڕاپەڕینەوە ئەم ناوچەیە لەلایەن هاوپەیمانانەوە پارێزراو بووە واتە لە ڕووی ئەمنیەوە کێشەی نەبووە و تا ڕادەیەک خۆشیێنی لە ڕووی داراییەوە هەبووە لە دوای 2023 داهات و دارایەکی گەورە ڕوو لە هەرێمی کوردستان کردووە ئێستا شخاوەنی نەوتەوە ئەیفرۆشێ یعنی بە کوتەکەی تۆ هەموو ئەو کشتانت هەیە کە بەڵام کاتێک تۆ خۆت بەراورد دەکەی بە
یەکێک لە ڕژێمە هەرە توتالیتارەکان و دڵی لەو باشترم ئەمە بێگومان شتێک لەمە باشتر دروست ناکە بەڵام ئەگەر ئینسان نیەتی باشی هەبێ و خەونی بیناکردنی حکومڕانێکی باشێوێ ئەبێ خۆی بەراوردکە بۆ سیستەمانی کە لە دنیا باش و دیموکرات و مرۆڤ دۆستن. کاکەریان دەمەوێت لە بەڕێز بپرسم ینی گرنگی هەبوونی بناغی دەستوری دوای ڕاپەڕین دوای شۆڕش چییە؟ چەندە گرنگە کە لەوێدا بیر لە دانانی بناغی دەستوری بکرابایەوە کە تا ئێستا لە هەرێمی کوردستان دەستور نییە و بناغی دەستوری گەورەش نیوە دامەزراوی دەستوریش بەمانە گەورەکەی نییە. ئەگەڕم بۆ یەکەم قسەکردن چکە ئامانج نەبوو لە بنەمای ئەم پارتە سیاسیانە دەستور هەبێت چکە دەستور هەبوو باش بەسمەمەوت چەندە گرنگە هەبێت ینی گوتت کە ئامانج نەبوو گرنگە تاو کاتێشی ڕێز لێ بگەرە کە تۆ ئامانج نەبوو کاتەیە ئەگەر هەش بێ ڕێزی لێ ناگیرە وەکو چۆن لە هەرێمی کوردستان ئێمە یاسامانێ بەڵام ڕێز لە یاسا ناگیرێ پەرلەمان هەیە ڕێز لە پەرلەمان ناگیرێ و پەکە خرێ کە ئەمانە هەمووی خۆ بە یاسا ڕێکخراون و با بڵێن سەرۆکایەتی هەرێممان هەیە یاسا دیاری کرۆ بەڵام تۆ بەبێ یاسا درێژە بە حکمی خۆیدا کەوا بێ ئەمانە هەموو بەڵگەی لەسەر ئەگەر دەستوری شەبێ ینی ئەمە گەرواقعانە ئێستا چکە ئەمە گەربینەوە دۆخی هەرێمی کوردستان بخوێنەوە ئەبێ لە دوای ڕووداوەکانی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە بە چاوێکی ترەوە چاو بخشێنەوە لە نەوەتوێکەوە هەتاوەکو ئێستا بە هەرێمی کوردستان. بەسکە گەرەندیارە کە باس لە دامەزراوی دەستوری دەکەین باسی دادگای سەربەخۆ دەکەین باسی پەرلەمانی فعال دەکەین باسی دەستوری بەهێز دەکەین نەکەوەی کە لە واقعی هەرێمی کوردستان ئەو پرۆژەی ڕەشنووسەی دەستوری هەرێمی کوردستانیش کە لە پێما بێگەر هەڵنەبن لە 2000 و کۆتایی 2010 متمانی پێ بەخشار لایەن پەرلەمان و دواتر بخرێتەوە ڕاپرسیم نەکرا ئەو پرۆژەیە گەر ئەو پرۆژە دەستوری بخوێنەوە کۆمەڵەت تەڵی گەورەی تیا بۆی مؤسساتی دەوڵەتی ئیفلیج بکا بەڵکو ڕۆڵ بە تاکە کەس بە ئێمە لەوە کاتێک ئازانین ڕۆڵدان بە تاکە کەس مەبەسم لە هەرێمی سوڵتا و ئەکاتە دام و دەستگاکانی تریش ئیفلیج بکە لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەموو ئەم تەڵانەی تایە بە کۆمەڵە شتۆ کە ئێستا کاتێەوە نیە باز بکرێت کەوا بێ ئامانج لە دروستکردنی دەستور بۆ ئەوە نیە دام و دەستگای دەوڵەتی دروستکرێت ئامانج لە دروستکردنی دەستوری هێنانەکانی دەستور ئەوەیە کە چۆن باڵادەستی بەسەر ئەم دام و دەستگای دەوڵەتیان دروستکرێت وەکو مامۆسامەژێ پێدا جیاکوازی لە نێوان دەسەڵاتەکان با بڵێ ئەو ئامانج لە دەستور سنوودارکردنی دەسەڵاتە جاکردنەوەی دەسەڵاتەکانە و دیاریکردنی پەیوەندیەکان نیوانە شێوازی فۆرم حکومڕانی بەڵام لە ناو دەستوری هەرێمی کوردستان ئەو پرۆژەی کە هەبوو هەموو ئەمانە تێکە ئاڵێنراوە بە جۆرێک لە جۆرەکان کە ڕۆڵ بە تاکە کەس بدە کاریزمای تاکە کەسی دروست بکە کە لە هەرێمی گەرنکەواتە دەوترێت ینی لە دوای ڕاپەڕینەوە ساڵ دوای ساڵ دەسەڵاتی کوردی ئەوەندە مەیلی بەلای دیکتاتۆریەت و ئەوەندە مەیلی بەلای تاکڕەوی هەبووە ئەوەندە لە بیری نظام نەبوو دروستکردنی نظام نەبوو بۆ خەڵکی لە ڕاستێ بۆی ئەوەش دەرەنجامەکەیەکە هەروەکو پێشترتم بڵێ ئامانج نەبووە کە ئامانجیش نەبووە وەکو خاڵی یەکەم ئەڕۆمۆستەری ئەوەیە کە تەنانەت پرۆسەی هەڵبژاردنیش تەنها ئامانج نەبوو بۆ دیموکراسی بەڵکو ئامانج بۆ بۆی سنووری جوگرافیای خۆی دیاری بکە ئەگەر نە ئامانجی برەودان بۆ دیموکراسی و دام و دەستگای دەوڵەتی بووە ئێمە بەرەهەمەکەیمانە بین تۆ ڕەوانیە لە دوای با بڵین 2014 بۆ 91 تقریبا 25 ساڵەکەوانێ تۆ دەیتەوە سەر لە نێودام و دەستگای دەوڵەتی بە یەک جارێکی ئفلیج پێێنی و کۆتایی پێێنی بەهبێ هیچ بنەمایەکی یاسایی کە تۆ ڕێز لە یاسا ئەگری دوای 25 ساڵ دەیتەوە ئەماکەی کەوا بێ ئامانج نەبوو لە کاگەریان هەمیشە کە تەجروبەی هەرێمی کوردستان تەجروبەیەکی باش لە دوای ڕاپەڕین باز دەکرێت دەگوترێت ئەوە بە مدەیەکی کەم لە دوای ڕاپەڕینی و هەڵبژاردن کراوە پەرلەمان دروست کراوە لەو ساڵەدا هەروە یاسای بنەڕەتی و کاتبەری کوردستانی واژووی لەسەر کراوە و یاسای بنەڕەتی کە یاساکانی پەرلەمان پشتی بێ دەبەستن ئێستا ئەی ئەمانە پێی دەوترێت چیت ئەو هەڵبژاردنانەی کە کراوە تا ئێستا ئەمانە چی زۆر هەڵبژاردنێک بوون ئەمانە وێزگەی بوون بۆ شەرعیدان بەدەسەڵات یاخود بۆ بە پێچوانەوە خەڵکی متمانی پاکی خۆیانداوە بە کۆمەڵ هێست خۆی یەک هەڵەیەکی گەورە هەیە لە ناوچەکە بەگشتی هەمیشە هەڵبژاردنەوەک و ئامانج بە دیموکراسی تەماشا کرد بەڵام هەڵبژاردن ئامرازی دیموکراسی ئەمە هەڵەیەکی گەورەیە لە ئەم ناوچەیە زۆرنەی ئەو دام و دەستگایانە کە پێشتر با بڵێن ناوچەی ئەو دەوڵەتانی لەم ناوچابن دەوڵەتە مجرد ئەنجامدانی هەڵبژاردن ئەگەر بوونی دیموکراسی نییە بەڵێ عفومکەی ینی بۆی ئەو فۆرمەی خۆیان وا وێنا بکەن لای خەڵک هەڵبژاردن هەیە کە هەڵبژاردن هەبوو مانایەوە دیموکراسی مانایەوە هەیە دام و دەستگای دەوڵەتی هەیە تەنها لە هەرێمی کوردستانیشە بەو شوازە کراوە یەکێ لەم گرفتانی کۆکو پێشتر ئاماژەم پێدا ئەم فۆرمە لە حکومڕانی کلیپتۆکراسیە لە فۆرمی حکومڕانی کلیپتۆکراسیە هەڵبژاردن هەیە بەڵام هەڵبژاردن تەنها کراوەکو ئامانجێک نایە ئامانج بۆ دیموکراسی خەڵکی پێ چاواشە دەبێت باسی قسەیەکی بەڕێز مەزوو بەرزانی بکەم لە دوای ڕاپەڕین لە کۆیە پێمای لەوتارێکدا دەڵێ پێویستە هەرچی زوو هەڵبژاردن بکرێت و کۆتایی بە شەرعێتی شۆڕژگێڕی بهێندرێت لە دوای 24-25 ساڵ لەو قسەیە کۆتایی بە شەرعێتی شۆڕژگێڕی هێندراوە
سێمابێ هەر قسەکانی خۆیان و مامەڵەکردنەکانی خۆیان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەو قسەی خۆی پێچەوان ناکاتەوە کەوابێ لە هەرێمی کوردستانە هەنگاوێکی دەستخۆش بسمۆلێک کاگومێت کاگومێت دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم زۆر باسی دادگات کرد لە قسەکان تاوە گرنگی سەربەخۆی دادگا گرنگی ئەوەی کە دادگا خاوەنی سەروەری بێت چییە لە نیزامێکی سەلامەدا؟ لە ڕاستیە سەربەخۆی دادگاکان بناغەیەکی هەرە گرنگە بۆ بەدیهێنانی دادپەروەری لە ژیانی گشتی کۆمەلگایە بۆ یەکسانی هاوڵاتیان لە بەردەم یاسایە بۆ ئینتیمای هاوڵاتیان بۆ دام و دەستگاکانی حکوومەت و بۆ دەوڵەت بە شێوەیەکی گشتی تۆ لە کۆمەلگایەکە هەست بکەی مافت پارێزراوە پێویستە دادگایەکی سەربەخۆ بێ ئەم مافت پارێزێ لە کۆمەلگایەکە هەست بکەی دەوڵەت لە گەندەڵی و کەم و کوڕی خەڵکانی بەرپرس و نابەرپرس ئەپرسێتەوە بۆ ئەمە پێویستت بەهۆیە دادگایکی سەربەخۆت هەبێ و لە پێچینەوە بکە و قەرار بدا و قەرارەکەی ملزم بێ بۆ دام و دەستگای تەنفیزی کە ئەم قەرارە جێبەجێ بکە بە کورتی بۆ هەموو ڕاستکردنەوەیەکە پەیوەست بێ بە مافەکانەوە بە پرەنسیپی مافەوە بە پرەنسیپی یەکسانی هەمووان بەرامبەر بە یاسا تۆ پێویستە دادگای سەربەخۆت کاگومێت بابەتێکی دیکە هێوش مەسەلەی دیارە جیاواز لە شۆڕشەکانی دیکە لە وڵاتان کراوە ڕاپەڕین ئامانجێکی تری هەبووە باز دەکرێژ ئەویش سەربەخۆی هەرێمی کوردستان یاخو سەربەخۆیە بۆ کوردستان دروستبوونی دەوڵەتی کوردی نەک هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئەو قۆناغە سیاسیانەی دوای ڕاپەڕین چەندە قۆناغی گەشەکردن بوون بۆ گەیشتن بەم دەوڵەتە یاخود دەپێچوانە قۆناغی پوکانەوەی دەستکەوتەکان بوون لە ناوبردننی ئەم خەونە بوون لە ڕاستیە لە هەرێمی کوردستاندا خەونی مرۆڤی کورد بۆ ئازادی خەونێکی گەورە بووە و خەونێک بووە تا سنووری سەربەخۆیی لە قوڵایی ئینسانی کووردا ڕۆچووە بیناکردنی جوغرافیاک لە هەرێمی کوردستان و ئەلانکردنی هەرێمێکی فیدرالی لە ڕاستیدا لەو کاتەی ڕاپەڕینی خەڵکی کوردستاندا بەشێک بووە لە ئەمری واقعی سیاسی کە ئەوە پتر قبول کراوبووە بەڵام لە ئێستای دنیاە و لە ساڵانی پێشترشدا باشترین زمینەی نێودەوڵەتی و باشترین زمینەی واقعی سیاسی دنیا هەیە بۆ ئەوەی کورد وەکو هەر وڵاتێکی تری دنیا بینای دەوڵەتی سەربەخۆی کوردستان بکە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا لە ئەزمموی حکومڕانی کوردیا بەکردەوە لە ڕووی ئامادەکاری ناوخۆیەوە کار بۆ دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆ کراوە بێگومان نەخێر ئەمە مشکلەکەیە تۆ لە کوردستان بۆ دروستکردنی دەوڵەت پێش هەمووشت پێویستت بە ئابوووریکی بەهێزەیە کە دەوڵەت قاچی لەسەر دابمەزێ کاکە هەرێمی کیوبیک لە کەنەدا ئەم هەرێمە یەکێکە لە دەوڵەمەندترین و پیشەسازیترین هەرێمەکان لە کەنەدا ئێستش کە ئێستیفتا بۆ سەربەخۆی و جابوونەوە ئەکرێت لە کەنەدا گەورەترین مناقەشە لەسەرەوەی ئایا هاوڵاتیانی هەرێمی کیوبیک لە ڕووی ئابووریەوە خۆشگوزەران ئەژین ئەگەر لە کەنەدا جا ببنەوە لەگەڵ کامیانە پرسیاری خۆشگوزەرانی هاوڵاتیان پرسیارێکی هەرە گرنگە ناکرێ بیناکردنی دەوڵەتی سەربەخۆی کوردستان بەسکی برسی هاوڵاتیانی کوردستان بێ ناکرێت سێکتەری کوشتتوکاڵ وێران بووە سێکتەری پیشەسازی وێران بوو هەناردەکردنت نییە گەشت و گوزارت خراپە بە کورتی کەرتی بەرەمێنان لە هەرێمی کوردستان و کەرتی خزمەتگوزاری بە نسبەیەکی زۆر کەم بەشداریەکە لە داهاتی نیشتیمانیە هەیە و نییە ئەوەی هەیە پشت بە نەوت ئەبەسرێ نەوتیش داتەکانی شەفاف نییە و جێگەی گومانێکی گەورەیە باشە لە هەردوومەرجشی ئەوەیە چۆن باس لە دەوڵەتەکرێ تۆ لە هەرێمی کوردستانی عێراق ئاسەواری شەڕی ناوخۆ ئیدارەکانی یەک نەخستێتەوە بە کورتەکەی چ لە ڕووی داراییەوە چ لە ڕووی سیستەمی بەڕێوەبردننی کۆمەلگاوە زمینەکانی دروستبوونی دەوڵەت نییە بەداخەوە کاگومێت هەمیشە دەگوتێت ئەو ڕۆژنامەی کە خاوەنی داهاتێکی لە خۆ لە پڕەوە دەبن خاوەنی نەوت دەبنە خاوەنی تیجارەت بازرگانی ئەو دەسەڵاتانە یعنی زۆر معارەزم بۆ ببنە دەسەڵاتی تۆتالیتار بە بێڕقابە ئەمە چەندە لە هەرێمی کوردستان ئەم نمونە واقعیە هەبووە لە ڕاستیدا بۆ بەشی هەرە گەوری ئەو وڵاتانی کە وڵاتی نەوتین وڵاتێکن داهاتی وڵات پشت بە قاعدەی ئینتاجی ناوخۆ نابەستێ و پشت بە سیستەمی باج نابەستێ لە ناوخۆیە و کە باش بداتە هاوڵاتیان بەڵکو تەنها پشت بە بازاڕەکانی دەرەوە دەبەستێ کە نەوتی تا دەفرۆشتەوە ئەم نەوتە دێتەوە ناو خەزانەی دەوڵەت خەزانەی حکوومەت حکوومەت دەبەروی پارەکەی لە باش وەرنەگرتووە لە قاعدەی ئینتاجی وی نەکردووە خۆی دەستی کراوەی چۆن سەرفێکە بە ئارەزی خۆی بەکاری ئێنێ وە لە وڵاتانی کە مؤسسات و ڕقابەت نیە بەکارهێنێ بۆ کڕینی وەلای سیاسی بەکارهێنێ بۆ دروستکردنی هێزێکی چەکداری مستەبید و دیکتاتۆر بۆ دروستکردنی هێزی
ئەم ئابوووریە قەبەیە کە لە پڕ دێتە دەستی دەسەڵات ئەمە چەندە هۆکارە بۆی ڕێگر بێت لەوەی نظامێکی سەلامەت دروست بێ نظامێکی سیاسی باش دروست بکرێت ئەم ئابووری قەبەیە هەردوو احتیمالەکە هەیە لەلایەکەوە ئەگەر بە شێوەیەکی باش بەکاربهێنرێ ئەگەردان بۆ دەستگای دیموکراتیزەکراوت هەبێ و ئەگەرێکی زۆری تایە کە ببێتە هۆی خۆشگوزەرانی لە نموزەژی ئەزمموی نەرویژمانەیە نەرویژ وڵاتێکی بداهاتێکی گەورەی لە نەوتەوە دەستەکەوێت و وڵاتێکە بەنسبەیەکی باش دیموکراسی نییە بەڵێ فرۆشتی نەوتی هەیە بەڵام زۆر بە شێوەیەکی باش لە قاعدە ئینتاجی وڵاتەکە بەکارێنێەوە تحقیقی عدالەت و خۆشگوزرانی هاوڵاتەکانی پێکا بەڵام لە وڵاتێکی وەکو عێراقیشمان هەیە نەوتت هەیە لەوەتی نەوت لە عێراق دۆزراوەتەوە غەزەبێکی گەورە بۆ هەموو خەڵکی عێراق لەبەرەوەی سیستەمە سیاسیەکە بە شێوەیەکی خراپ داهاتی نوتی بەکارهێناوە دەستخۆش کاگەریان ئەگەر بمانەوە ئێستا نظامێکی سیستەمێکی سیاسی معقول بینا بکرێت سەر لەنێەوە بگەڕێنەوە بۆ نقطەی دوای ڕاپەڕین بمانەوێت دەست بۆ دروستکردنی کۆمەڵێک موسساسی گەورە و باش و دەوڵەتی بەرین دەبێت چی بکەین دیارە بۆ بنەمای دەوڵەتی باش کە ئێستا بە پێ و پێوەرانی کە لە ناوەندە جیهانەکان بە تایبەتی شەفافێتی نێودەوڵەتی کۆمەڵە پێوەری داناوە دەماشاکێکی لە بنەماکان ئازادی ڕادەربڕین و لێپرسینەوەی ئەمە خاڵی هەرە جەوهەری خاڵێک تریانەوەی کومامۆسا مەژی پێدا سەروەری یاسایە سەروری یاسا خاڵێکە چکە و کاتە تۆ یاسا سەرۆر بۆ کاتە توانیم لێپرسینەوە بکەی کە هیچ کەسێکیش لە سەر یاسا نەبێ کەسیش لە یاسالیان خاڵێک تریانەوەیە کە بەرەنگاری گەندەڵی ببیتەوە ئەگەر لە ناو پێگەکانی دەسەڵاتە بێ خاڵی هەرە گرنگتریان ئەوەیە کە تەنها هەڵبژاردن با بڵین ئامانج نەبێ بۆ دیموکراسی بەڵکو با بڵین ئامرازێ بۆ دیموکراسی هەموو ئەگەر ئەمە بەشێکی کەم بێ لەوانە ئەمە ئەتوانی پێ بتوانی فۆرمێکی حکومڕانی باش دروست بکەیت سەرنجام دواتر دام و دەستگای دەوڵەتیش پێ دروستکەی ئەگەر ئەمانە توانی دروستکەی بێگومان کاگەرن ئەمانە وەکو خەوە نەیە هەمیشە دەوترێت پێویستە شفافێ دەبێت پێویستە ئازادی ڕادەربڕین نەبێت پێویستە یاسا سەرۆر بێت پێویستە موسسەی دەوڵەتی هەبێت ئەمانە پێوەری سیستەم و نظامێکی باشن بەڵام ئەمە لە واقعیدا چۆن پراکتیزە دەکرێت لە واقع ئێمە تێدانست لە واقعی ئەمە بەم شوازێ بەم پارتە سیاسیانە هەن مەحاڵە شتێکی وا دروستکە ڕۆمۆ سەر خاڵێکی ترەوەی لە دوای 2009 ئومێدێک هەبوو بۆمە بەڵام بەداخەوە جەنگی داعش ئەم ئومێدەی لە ئێمە بە تەواوەتی دابڕان چکە ئەم هێزانە ڕۆشنەوە با بڵێن قاڵبەکەی خۆیان ئەو شەوەیە چەکدار بوون و قەبەبوونیان لە ڕووی چەک و باڵە دەستبوونی هێزی چەک و ئەمە گرفت یعنی داعش ئێمەی زۆر بۆ هەنگاوێکی زۆر گەورە ناردەودەوە هەرچەنە ئەم هێزانە بەشێکیان لە ئومێدی دەوڵەتی بۆ ئێمە دروستە بەڵام بە پێچەوانەوە ئەم هێزانەوەیان لێ هاتووە بەس ئێمە لە شوێنەکان هەمیشە معارەزە بۆ شەڕ هەمیشە معارەزە بۆ گروپێکی وەک داعش بێت پەلامارت بات ئەوەندە معارەزە بۆ شەڕ ئەوەندە معارەز نییە بۆ پاساوە ئەگەر ئەو قسەی جەنابەت هەمشە ڕاستە کەوانم پاساوەڵێن و ئەگەر نامە لە دوای 2023 هەرێمی کوردستان ئارامترین ناوچەی عێراق بوو دەمانتوانی ئەوکو مامۆساش ئاماژی پێدا ئەو بنیادانەی کە بۆ دەوڵەت گرنگە دروستی بکەین سەرنجام نەک تەنها هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچدا بڕاوەکان بەڵکو هەرێمەکە عەرەبەکانی تریش ئەوەنە ئێمە دۆخێکی وا گونجاو دروستکەین بڵێن کاکە ئێمە چینە سەر ئەو دەوڵەتە کە کوردیە دروستێ بەڵام بەداخەوە من گومانم هەیە لەوەی کە ئەم هێزە سیاسانە دەوڵەتیان بێت چکە ئەگەر دەوڵەت و بێ بنەمای دەوڵەت بوون دروستەکەی هەموو ئەوانەی کە ژێردەسە بوون دەوڵەتیان دروست کردووە کۆمەڵە پێگە و پنەمای دەوڵەتیان دروست کرد ئەو جاتوانێنە ئەعلانی دەوڵەت بکەن بەڵام لە هەرێمی کوردستانە هەموو ئەم پێگانە ئەڕوخێنرێ دام و دەستگای دەوڵەتی ئەگەر بە شکلیش دروست کرابێ بەڵامان دێن پێگەکەی ڕوخێن ئەگەر تەماشا بکەی هەرێمی کوردستان هەتاوەکو 2014 دوو هەرێم بوو بێ بە شکلی چکە هەرێمی هەولێر هەرماوەتە هەرێمی سلێمانیش ماوەتەوە بەواقع بەڵام ئێستا بەداخەوە چەند هەرێمێکی تریش دروست بوو لە هەرێمی کوردستان دەرەنجامی ویستی مانەوە لە دەسەڵاتە یعنی هەرێمی کوردستان بەداخەوە ئێستا بەرەو لاوەستن ئەڕوا نەک بۆی کە تۆ بنیادی دەوڵەتی بۆ دروستێ یەکێ لە گرفتەکانی ئەم فۆرمە لە حکومڕانیانە ئەوەی ئەم فۆرمە لە حکومڕانی دەوڵەتی شکست خواردو دروستەکەن ئەمەم زۆر جاماڵێ من دەوڵەتی شکست خواردووی کێکە لەو گرفتانەی کە ئێستا ئاسایشی جیهانی پێوە ناڵێن بۆیە دەوڵەتەکان دەوڵەت ئەوانەی دەوڵەتە زلهێزەکان جیهان ئیشان لەسەرەوە چۆن ئەم دەوڵەتە شکست خواردوانە بکەنە دەوڵەتێکی باش ئەم دەوڵەت کە فۆرمی حکومڕانی خراپی تایە هەرێمی کوردستان فۆرمی حکومڕانەکەی خراپە بۆیە زۆر مەحاڵە کۆمەلگای نێودەوڵەتی پشتگیری ئەم فۆرمە لە حکومڕانێ بکە چکە سبەینە بێتە دەوڵەتێکی شکست خواردو سەرنجام بێتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی جیهانی کاکەرێن کە سەیری ڕۆژمێرەکانی ساڵانی دوای ڕاپەڕین دەکەیت بەرەو دواوە هەنگاومان ناوای خۆ دەپێچانەوە ئەوەکو پێشتر وتم هەنگاو بە هەنگاو ئێمە با بڵێن بەرزون شێوی ئەبین بەڵام ئێستا لە واقع ئێستا مەتیان بەڕاستی زۆر لە حاڵتێکی زۆر خراپین کە لە ڕاپەڕینە ڕنگدانەی وای نەبوو دەستخۆش کاگەریان کاگومێ دەمەوێت قسەکانی یەک دوو پرسیارت لە کۆتایە لێ بکەم کاتێکم تەواو باوزەماوکارانم دەڵێن
هەمیشەغت نازانم زۆر زار ئێستا کە لە واقعی ئێستا هەرێمی کوردستان باز دەکرێت دەوگوترێت ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە جۆرێک لە شۆڕشە تۆ چی دەڵێت ئێمە پێویستمان بە شۆڕشێکی دیکەیە من بەڕێ من نەخێر ئەمە پێویستمان بە شۆڕش نییە لەبەرەوەی ئاکامی شۆڕشش کاتێک ئاکامێکی باش نەبووە لە ئەزمموی شۆڕشی کووردا بینیمان ئەمەی بەرەمێناوە بەڵام دەوتری ئەمەش زۆرێکە لە ناومێدی خەڵک ینی لەگەڵ وەسیلەیە بۆ گۆڕانکاریش لەگەڵ ئەو پەڕی ناومێدیشان من لەگەڵ هیچ جۆرە شۆڕشکردنەکانیم لەبەرەوەی شۆڕشکردن فەوزایکی زیاتر دروست دەکات خوێنێکی زیاتر دەڕێژێ و ناومێدێکی قوڵتریش لای هەڵ چۆن ئێمە سەرێشەی مێزە سیاسانێکی ئەو باسی دەکەن بەم دۆخەوە لە کۆڵ بکەینەوە سەرێشەی هێزە سیاسەکان بە خەباتێکی مەدەنی قوڵ و هەمەلایە نابێ بە خەباتێکی دیموکراسیان نابێ بۆ بەدیهێنانی مافەکان بە جارێکی تر بیناکردنەوەی کەسێتی ئینسانی کورد بۆ ئەوەی لەو هەژمون و پارچەکە حیزب بهەیەتی بە تیجارەتە گەورەی بۆ پارە گەورەی کە لە بەردەستێت ئەمە خەون نییە نەخێر خەون نییە ممکنە بە دوای بێت لەبەرەوەی بە نەتیجە کۆمەلگا خاوەن وزەیەکی گەورەیە خاوەن توانستێکی گەورەیە ڕەنگە ئەم خەباتە مەدەنیا لە ڕۆژ و دوو ڕۆژە ئاکامێکی وای نەبێت کە دڵخۆشکەر بێ بەڵام لە هەموو حاڵەتەکە من لەگەڵ خەباتێکی مەدانیام نەگە لەگەڵ شۆڕشە ئەزمموی هەموو شۆڕشەکانی دنیاوا بووە لە ئومێدی گەورەتری دروست کردووە ئەگەر بە کورتی هەمان و پرسیار لە کاگەرانێشم کرد ئێمە ئێستا گەر ئیرادەی نظامێکی باشە بێت چی بکرێ و چۆن چاک بکرێت سپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو کاگومێت لە ڕاستیدا ئەوانە کە مۆدلی دەوڵەتی سەرکەوتوی پێ بینە ئەکرێ پایەکانی دەوڵەتی سەرکەوتوو لە دنیاە تا ڕادەیەک ڕۆشنە کە بریتە لە بیناکردنی دام و دەستگا هەموو ئەو دام و دەستگانەی کە حکومڕانی پێبەڕێواچێ و دیموکراتیزەکردنی ئەم دام و دەستگایانە و ڕێخستنی جیاوازی دەستادەکان بە پێی پرەنسیپەکانی دیموکراسی فراوانکردنی مەساحی ئازادەکان لە ژیانی گشتی و مەدەنیە و لە ژیانی تایبەتی و تاکە کەسیە هەموو ئەمانە زمینە بۆ ئەوە ئەخڕخسێنێک کە سەرنجام کۆمەلگایەک بێت کە کۆمەلگایەکی تەندروستە و خۆشگوزەرانەوە نسبەتێکی باش لە عەدالەتی کۆمەڵاتی بەدیبێنێکە خۆشگوزەرانی بۆ هەوڵەتەکان بەڕێزان کاتی بەرنامەکەتەوە بۆ زۆر سپاسی ئامادەبوونی هەروتان دەکەم بەڕێز ئومێد خەرەداخی توێژەر و مامۆستای زانکۆوار و زۆر بەڕێز کاگاریان ڕەوف توێژەر و مامۆستای زانکۆ بە هەمان شێوە سپاسان دەکەم بینەران بەڕێز زۆر سپاسیەوەش دەکەم تا بەرنامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم و خواتان لەگەڵ بێ و زۆر سپاس بۆیش